بینەرانی عزیز لارکوێکن سڵاوی ئەمەتان لێ بۆم کاتتان باش بۆ ئەمڕۆ میوانداری خات و ئەڤین سابر قادرمان کردووە کە بەڕێزیان شێوەکارن قسە باسەکەین لەسەر ئەزمموی یەکەم پێشانگای شێوەکاری تایبەت بەخۆی. سڵاوت لێبێ خات و ئەڤین. سڵاو لە ئێوە بەخێرمان سەرچاوان. چاو خۆش بە. سەرتا با لەوە دەست پێ بکەم بزانم حەزەکەی ئەمڕۆ بۆ پێشانگە تایبەتیەکەت کێ بێت؟ لە هەچ کەسێ پرسی کە پێشانگایەکی تایبەت کاتوانە بێگومان حەزەکە هەموو ئەو کەسانێک کە دۆستن و هاوڕێن و بینەری شانۆیی و شێوەکاری و مۆسیقی و هەر شتێکە بن هونەری بن حەزەکەن لێرە ئامادە بن بە تایبەتی مامۆستاکانیان. زیاتر حەزەکەی مامۆستاکان بن. خۆشە بزانن کەلەبەکانیان چۆن بووە. کەسێکی تایبەت نییە حەز بکەی بێت؟ زۆر تایبەتەکان هەموو لێرە ئەبن تاکیدم. باشە بزان مێژووی کاری هونەری کاری شێوەکاری خات و ئەڤین بۆکەی ئەگەڕێتەوە هونەر لە تۆیە چۆن ڕنگدانەوەی یاوەتەوە زیاتر لە کاری شێوەکاریە؟ بەڵێ سەرەتای کاری شێوەکاری من ئەگەرێتەوە بۆ پەیمانگای هونەرجوانەکان لێەوە دەستم پێکرد ئۆکەی کاتی خوێندن تۆ لە کاتی دەرسی هونەرە ئیشەکەیت حەزت لێتی بەڵام ئەوە نییە کە بتوانی سابت بی لەسەر ئیشێکەوە تۆ خۆت بە شێوەکاریە خۆت هونەرمەند بزانێ. دوای کە چوومە پەیمانگای هونەرجوانەکان و ئەوەم تاوا کرد بەشانازیەوە توانم لە یەکەمەکە بم و بچمەوە کۆلێژی هونەر و ئەوێش تاواکەم لێەوە دەستم پێکردو و لە دەرەوەش ئیشەکەم و ئیشی تایبەتیش بۆ خۆمەکەم. واتە زیاتر تۆ لە ڕێگەیەکی ئەکادمی بووی بە شێوەکار. بەڵێ. یەکەم کارت چی بوو؟ یەکەم کارم بخۆم ئەو بوو مەسەلەن کە لە پێشانگەکانی ناو مەکتەبا بەشداریم کردبوو. هیچ بیرت نەماوە یان ئەو ئیشە تایبەتیانی خۆت کرد لەو قۆناغە مناڵیا کردوتە هیچ لات ماوە؟ لە یادماوە بۆکو لە یادم بەس هەچەنیشەکەم ناتوانم دووبارەشی کەمەوانێت تاکو پیشانی بە بڵام ئەم جۆرە ئیشەم کردو جارێک پێم مثلەن پێش ئێستا یا خۆت چەند ساڵە پێش ئێستا کردبێتم بەڵام وەکو زەین ڕوونی خۆم هەمون بیرەش کرد ئەوان زۆر باشە. زۆر باشە. باش باسێکی ئەم پێشانگە تایبەتی خۆتم بۆ بکە کە ئەمە وەک لە دەلیلەکەشە دیارەکە یەکەم پێشانگەی تایبەت بە خۆتە. بزان پێش ئەوە لە پێشانگایەکی ترا بەشداری کردو بە هاوبەشی؟ بەڵێ بگومان کاتی خوێندنی ناو پەیمانگام لەبەرەوەی ئێمە خوێندکار بووین و بەشداریمان ئەکرد لە زۆرینەی پێشانگەکانە بە تایبەتی ئەوانەی کە زۆر ئەبوو خوێندکاری تیابەت بە خۆشحاڵی و بەشداری زۆر لە پێشانگەکانم کردووە یەکێکیش لەوانە ساڵ ڕۆژی گەلەری زاموا بوو کە زۆربەی مامۆستاکانیش میتیا بوو بۆ من زۆر جێگەیشان نازێ بوو. زۆر باشە. ئێستا ئەمڕۆ ئێمە زووتر هاتوین پێش دەستپێکی کردنەوەی پێشانگاکەتە هیوا سەرکەوتنە بۆ خوازم. بیرۆکەی ئەم پێشانگای لە چیەوە سەری هەڵدا ئامادەکاریەکانت چۆنە هەستەکەم کەمێک قەلەقیشی وایە؟ بێگومان زۆر زۆر قەلەقم بەس قەلەقێکی ئەوە نییە کە بابەتەکەم شتێک لە جێگەی خۆی نەبە قەلەقەکەم دڵخۆشیە کە بتوانم پێشوازی لە میوانە بەڕێزەکان بکەم و بتوانم لە جێگەی ئەو ئاسا بکە ئەوان تەشریفیان ئەنم بۆرە و عەزەتێکەشە. باشە پێشانگەکە لەژێر چ ناوێکەیە؟ پێشانگەکەم لەژێر ناوی ئاشتی بۆ ژیان و بیرۆکەی کارەکەش لەوە هات کە ڕۆژی گیانی کەمەندامان سەی 12 بۆ بۆنەوە زۆر پیرۆزبایی لە هەموو کەمەندامانی کوردستان و عێراق و جیهانەکەم بە خۆشحاڵیەوە منیش کەسێکی خاوەن پێداویستی تایبەتم و کەمەندامم بۆ من زۆر خۆش بوو کە بیرۆکەیەکی وا لە ڕێگەی شارەخانەوە توانیمان لەگەڵ ڕێکخراوی ئاشتی خێرخوازی نێودەوڵەتی ئەم ئیشە هاوبەشی پێ بکەین بەیەکەوە سوپاسیانەکەم کە ئەم بیرۆکەیە لەوانەوە بۆ من توانیم یەکەم پێشانگای خۆم مەسەن ئەمڕۆ لێرە ئامادە بکەم و پاشکەمێکی تر بەڕووی بینەرانە کراوە بێت. زۆر باشە. زۆر سپاس. بزانم خاتون کێن هاوکارەکانت هەم لەم پێشانگایە هەم لە دەرەوەی ئەم پێشانگایە کێ هاوکاری تۆ بۆ تا بگەیتە ئەم ئاستا؟ سەرەتا پێش هەموو شتێک من خێزانەکەم لە پێشانیانەوە بوون. ئەگەر خێزانەکەم هاوکارم نەبووە دەستیان نەگرتمە و نەهاتمانە لەگەڵما من نەمەتوانی ئەمڕۆ لەم جێگایە بۆستم بەم شێوەیە. چونان بە قۆناغێکی زۆر قورساتە پەڕۆن بەهۆی چەندین نەشتەرگەری بۆ جۆری کەمەندانیەکەم. بەڵام تەندروستێکی باش سپاسەکەم ئەمیشاوە بە جوانیت بینم. زۆر سپاس دەکەم. دوای ئەوە مامۆستاکانم کە لە سەرەتاوە هاوکارم بوون لەگەڵما هاوڕێکانم و ئەو کەسانێک کە ئێستا لە دەوروبەر من بەجددی ناتوانم وەسفێکیان بکەم یا خۆت سوپاسگوزار بم بۆیان بە شێوەیە کە بەرچاو و ڕوون بێ بۆیان بەڵام خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەو هەموو کەسە باشە لە دەوری من هەیە. زۆر باشە. لە بەشی دوین پرۆگرامەکەیە باز لە کارەکان یەکەین و ئەگەڕێنەوە وڵاتان.
دووبارە سڵاوتان لەبێ خاتوەڤین پێم خۆش بزانم بە چەند تابلۆ بەشداریت کردو لەم پێشانگایە؟ گیانەکان ئەمڕۆ ئەم پێشانگای من تابلۆم زیاتر بوو بەڵام بە پێی شوێنەکە و گونجانی تابلۆکان ئەبوو دابدرێت بۆیە بە 6 تابلۆ بەشدارم پێکردووە. باشە بزانم وەکو شێوەکارێک تا چەند لە خەمی خاوەن پێداویستە تایبەتەکان بوویت هیچ کات وێنەکانت ئەو کارانی کە کردوتە کاردانەوەی هەبووە لەسەر ژیانی تایبەتی خۆت وە ویستوتە پەیامی خاوەن پێداویستە تایبەتیەکان لە ڕێگەی وێنەکانتەوە بگەێنیت؟ زۆر سپاس بۆ پرسیارەتانە. وەک ئەوی بیرۆکەیەکمە بێ کە من تایبەت بە کەمەندام ئیش بکەم لەمە بەدووە و مثلا پرۆژەیەکی وایە خۆت فکرێکی وام هەیە کە ئیشی لەسەرکەم بەڵام پێشتر تا ڕادەیە کەمتر بوو زیاتر لە خەمی خۆما بووم بەپێی ئەوەی خوێنکار بووم قورسیم لەسەر بوو نم ئەتوانی کۆمەڵەشت هەیە بیکەم بەڕاستی بۆشم نەئەکرا ئێستا بیرەکەمەوە کە ئەو کەسانی من بۆم گونجاو ئەوان بۆیان ناگونجێت ئەبێ من هاوکاریان بووم. تابلۆکانم زیاتر ڕنگانەوەی ژیانی خۆمە لەسەری بەڵێ من کەسێکی خاوەن پێداویست تایبەتم یاخود کەم ئەندام جوانترە چونکە من بەشێکی جەستەم تاوانێ نەک نەقسێکی وەکو هەموو کەسێکی ئاسایی بێت لەبەر ئەوە هەمووی کاردانەوەی ئیشەکان لەسەر ژیانی خۆمە و زائیدەن وەکو هەر کەمەندامێکی تر حەزم ئەکرد منیش مەسەلەن ئیشەکەم تایبەت بەوە بێت بەڵام کەمەندامانی تر خانمانی تر بەڕێزانی تر کە خاوەن پێداویست تایبەت و کەمەندامن کاتێک ئیشێکی هونەری ئەکەن ڕنگانەوەی ژیانی خۆیان و کەسایەتی کە ئەندام زیاتر لە ناویە دیارە مەسەلەن فگەرێک یاخود کەسایەتێک یاخود شتێک ئەکەن کە کەمیەکی تیابێت بە مانای ئەوەی کەمە کەمەندامە یاخود ڕنگانەوەیکی ڕێک بۆ جۆرەیە کە بزەبت خۆیەتی ئەکرێ ئیشەکانی من گوڵ بێت تەبیعە بێت زیاتر سەرنجمە زۆریان ئەگە بڵێم هەمووشی زیاتر گوڵ و سروشت و ئەو شتانە یعنی زیاتر حەزت لەوەیە؟ وەکو حەرس وەکو خۆشەویستی وەکو مرتەحبوون وەکو هەج بابەتێک کە ئیسراحەتێک بێ بعد من زۆر ئەمە لە خۆم بە نزیک ئەزانم و بە شێوازی تەکنیکی ئیشکردنەکە و ڕەنگەکان زیاتر ئاسوودەمەکات. باشە زیاتر حەزت لە بەکارهێنانی ئەوەی ئەبینم زۆر ڕەنگە بەکارهێناوە هەموو ڕەنگەکانت بەکارهێناوە بزانم زیاتر حەزت لە بەکارهێنانی کامە ڕەنگە و زیاتر هەر ڕەنگ بەس ئەو تابلۆیانت هەر گوڵن یعنی ئەو تابلۆیانیت ترت کەوتت نەمێناوە شوێنەکەی نەبوو ئەوانە بزانم بابەتی تریتیایە زیاتر حەزت لە سروشتە؟ زیاتر حەزم لە سروشت و گوڵا بەڵێ ڕەنگ زۆر بەکار ئەهێنم و زۆرم حەز لە ئەو ڕەنگانەیە کە بەکارهێن چونکە ئێمە شێوەکاران یاخود هونەرمەندان زۆر حەزمان لە ڕەنگە هیچ ڕەنگێک نییە بڵێن زۆر ڕقمان لێ بیا تایبەت بێت چونکە هەموو ڕەنگەکان لای ئێمە تایبەتمەندێکی خۆی هەیە ڕەنگەکان ئەکەوێتەوە سەر شێوازی بیرکردنەوەیەوە کاتێ بەکارێنی ڕەنگەگو تا چەنە ڕوونە تا چەنە تەڵخە تا چەنێک ئەو ڕەنگە زاڵ ئەبێ بەسەر ئیشەکانتە من لە مەرحلەیەکی زۆر قورسی ژانوا بووم کاتێک کە دەستم کرد بە ئیشکردن لام تابلۆیانەیە بە تایبەتی تابلۆ گوڵەکان ئەندە دواتر تەبیعەکان و سروشتەکان بۆیە هەوڵم ئەیە ڕێگەیەک بدۆزمەوە کە لێ بچمە دەرەوە لەو ئازارە واتە تابلۆکانت بوو بە بەشێک لە شارەسەر بۆ تۆ چۆنڵی جنجاڵێکی زۆر لە مێشکدا دێت و ئەڕوات بەتاقەتێکی زۆر لەسەر ئەنیشێت تا ڕادەیەک ئەو بربەستانی بەردەمە زۆرە بێت بۆیە هەوڵەی لە ڕێگەیەکەوە دەربچی بۆ ئێمە خۆشحاڵانە ئەتوانین لە ڕێگەی تابلۆیەکەوە بێ ڕسمێکەوە بە یاخود هونەرێکی بەسیتیش ئەگەر بیکەین بۆ ئێمە جێگەی شانازیە کە بتوانین ئەو لێ مشکمانایە دەریبێنێ باش بە ئەم تابلۆی بە نمونە وەربگرین زام ئەم تابلۆی لای تۆ چی ئەگەێنێت و سەرەتای بەرنامەکەش هەوت حەزەکەم لای ئەم تابلۆیە ڕۆگرامەکە بکەین بزانین ئەم تابلۆی لای تۆ چی ئەگەێنێت؟ سەرەتا تابلۆکەم تازە تەواو بوو لەگەڵ دەستپێکی پێشانگەکە بە خۆشحاڵانە توانیم کۆتایی پێ بێنم بە 3 پارچە کردم بە سەرتا بۆ دەست پێ بکەم لەبەر ئەوەی ناکرێت هەر شتێک لە ژیانە ئێمە بە جوانی بزانین یەک پارچە بێت واتە تۆ ئەتوانی ئەمە بەسەر یەک پارچەشە کردی بێت بەڵام خۆت مەبەستت بۆ کەس کە بە 3 پارچە بیکەم لەبەر ئەوەی ئێمە زۆرنی کات هەوڵێن شتە جوانەکان لەیەک بەشاکۆکەینەوە لەیەک پارچەکۆی کەینەوە ئێمە ئەکرێ هاوڕێ بین ئەکرێ خزم بین ئەکرێ دۆست بین ئەکرێ خێزانێک بین بەڵام ئەشکرێ ئێمە بە جیاجا جوان بین ناکرێ هەمومان بەیەکیشەوە بەس بەتەنیا نەبێت یعنی بەس بەیەکەوە جوان بین بۆیە هەت ئیشێکی هونەریش ڕنگانەوەی لەسەر ژیانی خۆتە بێ ویستم ئەوە دەرخەم کە ئەکرێ ئێمە ژیانی ئاسایی خۆشمان بە جیا جوان بێت
پارچە پارچە هەستم کرد ئەم وێنەی زۆر تایبەتە لەلات چونکە ئەگەر هەڵ نەبم ئەم وێنەیە بە هەمان شێوە بە بچووکیشە کردوتەتەوە وایە هەر ئیشێکی گەورەکە ئەتەوێت لە کاری هونەریابی بکەیت بە تایبەتی ئەبێت لە پێشان ماکێتێکی بچووک یاخود ئیشەکە دلیلێکی بچووکی دروست بکەیت بزانین تا چەندێک ئەتوانین بگەێنینێت نەتیجە و ڕەنگی کەمتر بەکارێنی مەسەڵەن وردەکاری کەمترە بەڵام لە کۆتایە لەسەر ئەو بەشێک ئەتەیە گەورەی بکەیت بە گەورەی دایێنێ زۆر باشە بزانام هەمیشە شێوەکارەکان باز لەوەکەن یان ئەو کەسانی کە هونەرمەندن بەدەست ڕەنگینن هەمیشە کاریگەری کەسێکی تر هەیە لەسەریان یان خۆت حەزیان ببینینی کارەکانی ئەو کەسە کرد و کاریگەری هەبووە لەسەریان بۆ ئەوانش بەردەوامیان پێیا بزانام تۆ لە هونەرمەندە بەناوبانگەکانی جیهان و هونەرمەندە ناوخۆیەکان بەتایبەت شێوەکارەکان تۆ کاریگەری کێ لەسەر تۆ هەبوو حەزت کردووە کارەکانی دووبارەکەیتەوە یان حەز ببینینی کارەکانی کردووە بەڵێ بێگومان زۆر سپاس پرسیارەکان هەموو زۆر جار نازانین چۆن جوابتان بەمەوە هیوادارم بتوانم هەدەفەکە بفێکم کە وەڵامەکەتان وەربگرن ئەگەر باسی هونەرمەندانی جیهان بکەین یاخۆ هونەرمەندە کۆنەکان هونەرمەندەکانی کە ئەمڕۆیان دروست کردووە بۆی ئەم پرسیارەشم لێکردی چونکە پێش لە بەش یەکەمە باسی ئەوە کرد کە تۆ ئەکادیمیت هەم پەیمانگە هونەرە جوانەکانیش تەواو کردووە هەم کۆلێژیش تەواو کردو بۆی حەزم کرد ئەو پرسیارەکەم زۆر سپاسەکەم نابێگومان ئێمە هونەرمەندان یاخۆ شێوەکاران چونکە خۆم بە شێوەکارێک جارە نەگەیشتمە ئاسێکە بڵم هونەرمەندم بە خۆشحاڵیەوە ئەتوانین بینەری ئیشە کۆنەکان بین و زانارێک لەسەر ژیانی کەساتەکان کۆ بکەینەوەنێ ئەوەش زیاتر ئەکەوتۆ سەر ئەوەی تا تۆ چەنە لەو کەساتەوە نزیکی و چەنە ئەو ئیشت لا گرنگە بێت بۆیە کە سەیری ئیشە کۆنەکانەکەی بجددی ینی وەکو خوێندکارێک ئەگەر سەیریکەی نەگۆ کەسێکی تر حەزێکی بەڕاستی ئەو ئیشە ڕێک بێ نەقلێکیتەوە ئەو دەینێتەوە بۆیە خۆت بسەلمێنی کە ئەو لە سەردەمانێک ئەو ئیشی کردە تۆ ئێستا دوایێنم سەردەما ئیش بکەی و باشتر بکەی بەڵام ئەو تۆزە مەحاڵە بە چونکە تەنانەت بڕۆ ناکەم من خۆم جارێک گفتم ئەم ئیشە بۆم شێوە دووبارەکەم ئەوە جوانتر زۆربەی کە ئەمە دروست نابێتەوە زۆربەی هونەرمەندەکان ئەم کەسەکان وەڵە مەسەڵەن ئەگەر بگەڕێمەوە بۆ ئەو کاتە یا ئێستا ئەو ئیشە بکەم ناتوانم ئەو ئیشە بکەم ئەمە بۆچی ئەگەڕێنیتە ئەو کاتە هەموو فکر و هۆشت مەسەڵەن بۆ ئەو شتەیە یان بۆچی ئەیگەڕێنیتەوە ئیشی هونەری کاری هونەری کە ئیکی تابلۆی کە دروستی ئەەکەی ئەگەرێتەوە بۆ سەر دەرونی تۆ کاتەکەیتەوە لەو کاتەیە تۆ چی لە مەشکا بێ دەرونت چۆن بە دەوروبەرەکە و ژینگەکە چۆن بۆ بگونجە بەو شێوێت تابلۆکە داڕێژێ بە بێویستی خۆن چونکە ئەمە شتێکە لە مشکەوە ئەیازیا و تۆ دەستە جوڵێنی ئیتر ئەگەر ئیشێکی تابلۆ بێت یا پەرفۆرمانس بێت یاخود هەر ئیشێکی تر بێت ئەگەیتەوە سەر ئەو ژینگە و کاتی کە تۆ تایێت بۆیە ینی جاری کە ناتوانانی ئەمە دووارەکەیتەوە ئەگەر بماتوانێت بە خۆشحاڵی و کاری مناڵیمان دووبارەکرد زۆر ڕاستە بزانم خاتوەڤین کارەکانت بۆ فرۆشتنە کارەکان ئەگەر کەسێک گوستی لەسەر بێ بڵێ بێگومان هەموو کەسێک حەزەکات کە ئیشێکا بەرهەمێکیشی هەبێت لەبەرەوەی لە کۆتاییە تۆ تابلۆیەکە ژیاندووە باشە ئەتەوێت ئەویش دوای تۆ بژێنێتەوە واتە ئەمە ئەو پەیامەی کە لەسەر دەلیلەکەت دادناوە کە ئەڵێ من تابلۆیەک ئەژێنم و هونەریش من ئەوە مەبەستت لەوە بوو مەبەستە ڕوونەکە زیاتر بەڵێ و زیاتر ئەکەوێتەوە سەر ئەوەی کە مەسەڵەن من تابلۆیەکم ژیانتەوە تۆ ئیمزای کۆتایی لەسەر تابلۆ ئەەکەیت و ناوی خۆتی لەسەر ئەنووسی ئەڵێ باشەکەم کۆتایی هات تابلۆکە خاوەنی توێ تابلۆکە نرخی تۆ دیارەکە کەسایەتی تۆ لە ئیشی هونەری و لە کاری هونەری بۆ تابلۆکە یعنی هەچ کەس ئەم ئیشە ببینێ ئەزانە میکەم خاتوەڤین لە کۆتایی ئەمە و پرسیارە لێ بکەم زام خۆت بە هونەرمەند دەزانی خۆت بە شێوەکارە زانیت هەمووان حەزێکی وامانەیە کە پێمان بوترە مەسەڵەن بەس بەڕاستیشانی ئەو نازناوە ئەبێت کەوا بە وەکو خۆی هەڵی بگریت و بەردەوام بێ لە ئیشکردن وەکو هونەرمەندە یاخۆ وەکو شێوەکارێک باش وەکو شێوەکاری ئەمە ئەو پرسیارش بکەم پەیامەت چییە بۆ ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن بەڵام ینی سێرەکەی هەستەکەی کە ژیان زۆر قورسترە بۆ ئەوان پەیامی تۆ چییە کە ئەوانش بێنە دەرەوە لە ڕێگەی هەر شتێکەوە بێ بتوانە خۆیان بسەلمێنن هونەرەکەیان دەربخەن لە کۆتاییە زۆر سپاس بۆ ئێوە بۆ کەسانی کە بینەری ئەم بەرنامە جوانە ئەبن پەیامیم بۆ هەموو کەمەندامان بۆ هەموو بە تایبەتی خانمە کەمەندامەکانمان خاوەن پێداویستە تایبەتەکانمان بە نابیست بێ نابینا بێت یاخود دوو بێت بتوانن لەسەر قاچی خۆیان بۆسن پەرەبەن بەو بەهرەی کە لە مێشکیانە کە توانیان هەیە بۆی شەرت نییە تابلۆیەک بە ڕەسمکردن بێ ئەکرێت چنین بێ مۆسیقا بێ ئیشکردن بێت توانای هەچ ئیشێک کە
کە لە مێشکی تو هەیە بەرەو پێشی بەری هیچ شتێک ڕادنەوەستێنێت. زۆر باشە ئێمە ئەمڕۆ زۆر زۆر سپاس دەکەین ماندوومان کردیوەی بەردەوامی بۆ خوازم ئیشەڵا پێشانگەکەت زۆر خەرەباڵخە بێت و ئەو کەسانی کە حەزت کردە لێرە ئامادە ئەبن دووبارە زۆر زۆر سپاس زۆر سپاس بۆ خاتو ئەڤین سابیر قادر بە ڕێزیان شێوەکار بوون ئەمڕۆ میوانی ئێمە بوو زۆر سپاس تا بەرنامەیەکی ترە شاد بن خواتان لەگەڵ